سڵاو بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم گەڕامە وڵاتان بۆ درێژە پێدان بە جیهانی تۆکین و جیهانی لۆ دەڵدەرینگس و ئەو جیهانە گەورەیە کە زیاتر لە فیلمەکان پێکات و چیرۆکەی زۆر دوور درێژە. پێشتر لە چەند ڤیدیۆیەک باسم لە سەرەتای دروستبوون جیهانەکە کرد لە کەسایەتیەکانی جیهانەکە چ لە خۆوەندی جیهانەکەیە کە ئێلوفتارە تاکو دەگات بە هەریەکە لە ڤالارەکان و مایارەکان و دواتریش باسمان لە دروستبوونی ئەڵڤەکان و بەشێک لە چیرۆشی قەزەمەکان و چیرۆش دۆڤەکانیشمان باس لێەوە کرد و هەروەها باسمان لە هەڵگەڕانەوەی مێرکۆر و ئەو بابەتانە کرد. باسمان لە گەشتی ئەڵڤەکان کرد لە ناوچەکانی میدل ئێرث بۆ ئامان بۆ ئەو دوورگەیە کە تایبەت بە ڤالارەکان دانرابوو کە بەشێک لە ئێڵڤەکان کۆچیان کرد بۆ ئەوێ لەوانە هەریەکە لە نۆڵدۆر هەروەها لە تلێری کە بەشێک بوون لەوانەیە کە کۆچیان کرد بەشێک لە ترێریەکان کۆچیان کرد بۆ ئەوێ. دواتریش باسمان لە خانەوادەی فینوێ کرد کە دوو منداڵی هەبوو بە دیاری کراوی هەریەکە لە فێنۆر و فینگۆفن کە دوو کەسایەتی زۆر و سەرشین و باسمان لە چێشمە چێشمی نێوان ئەوان کرد و دواتریش باسمان لەوە کرد کە فێنۆر چۆن بڵێن گەوهەرەکانی سیلمەریۆنی دروست کرد و کاتێکیش ئەو گەوهران دروست کرد کە گەوهەری زۆر زۆر ناواز و تایبەت بوون مێرکۆر کە دواتر پێی دەڵێن مۆرگۆث تەماحی چوە ئەو بەردانە هەر بۆش هەوڵیدا کە زیاتر فێنۆر هەڵبخەڵەتێنێ تا لە کۆتاییدا وای لێ هات کە فێنۆر تێگەیشت و بۆیشە مێرکۆری دوورخستەوە. جا لەو کاتەوە وەستا بووین کە دوای ئەوەی مێرکۆر دوورخرایەوە. ئێمە چەندان جار بینیمانە کە مێرکۆر دوورخەوەتەوە مێرکۆر دەستگیر کراوە، بەڵام مێرکۆر لەبەر ئەوەی لە ئەسڵدا ڤالار و یەکێکە لە بڵێن سەرکردەکان و یەکێکە لە ڤالارە بەهێزەکان دوات گۆڕاوە بۆ خراپەکان، بۆیە لە ناوبردن و کوشتن و وێرانکردنی زۆر زۆر ئەستەمە بە تایبەتی لە ئێستادا. بۆیە کاتێک مێرکۆر دوورخرایەوە گەڕایەوە بۆ باشووری ئامان، هەر لە کیشوەری ئامان مایەوە لەو شوێنەی کە تایبەت کراوە بە ڤالارەکان هەر لێ مایەوە، بەڵام چوو بۆ کیشوەری ئەو دوورگەیە و بە دیاریکراویش بۆ ئەڤەثار کە ناوچەیەکە دەکەوێتە کیشوەری ئەوێ. هەر لەوێش چاوی بە جۆرە دڕندەیە کەوت کە بۆ یەکەم جار لە جیهانەکە ئەو بڵێن پێمان ناسیندراوە کە بریتێ لە ئەنگۆلیان. ئەو جۆرە دڕندەیە لەسەر شێوازی جاڵجاڵۆکەیەکی گەورەی دڕندە وایە کە بڵێن چەندان شکل و چەندان لێکدانەوەی بۆ کراوە. جا لە مێژوودا کەس بە تەواوی نازانێت کە مێژووی ئەنگۆلیان لە چیەوە بڵێن دروست بووە، ئەنگۆلیان کەی دروست بووە، بەڵام ئەوەی زۆر بڵێن باسیەوە دەکرێت و زۆر زۆر ئێوە بڵێن بەڕاستێک دراوەتەوە باستەوە دەکرێت کە تەنانەت پێش دروستبوونی جیهانی ئاردا ئەو لە تاریچیەکان لە تاریکی گردوونەکە بوونی هەبوو دروست بووە، دواتر وەک بڵێن هاتۆتە سەر ئاردا لە ژیانی کردووە. زۆربەی بیرۆکان باستەوە دەکەن هەر چۆنێک بێ ئامان جوشتەکانی بڵێن ئەنگۆلیان چییە، تەنیا ئەوە دەزانین کە ئەنگۆلیان ڕقی لە ڕووناچیە، بەڵام ئەوەی زۆر زۆر سەیرە لەبەر ئەو ڕقی لە ڕووناچی هەموو هەوڵێکی ئەوەیە کە پێی بگات تاکو وەک بڵێن حەپەلوشی بکات تاکو بیخوات و لە ناوی بات، یعنی بڵێن بیرۆکەیەش تا ئاتێک سەیرە، بەڵام ئەوەی کە ڕقی لێیە بە دوای ئەودا دەچێت تاکو پێی بگات و لە ناوی بات. جاوەک باسم کرد شکل و شێوەکەی لەسەر شێوازی جاڵجاڵۆکە وایە و باس لەوە دەکرێت کە ئەو هێز و ئەو توانایی کە هەیبوو توانای تاریچیە یاخود بڵێن توانای نەبوونی ڕووناچیە. جا کە دەڵێن توانای نەبوونی ڕووناچی واتە تەنانەت دروستکاریەکی کەمیش یاخود هاوەک ئەوەی کە زۆر دەبوون تەنیا ڕووناچیش کەمی مانگ هەیە کە هەست دەکەی شتەکان بوونیان هەیە، ئەو بڵێن توانای ئەوەی هەیە کە تەنانەت ئەو کەمە ڕووناچیش نەهێڵ، ینی ئەوەندە بەهێز و ئەوەندە توانای بڵێن بۆ تاریکی هەیە کە وا دەکات هەموو شتەکانە وەکو ئەوەی کە تەنیا وێنەیەکی ڕەش بینی کە تەشبیه نەبێ وەکو شوێرێک وایە کە دنیا بەتەواوی بە ڕەشی ببینی، ڕێک ئەو توانایە هەیە دەتوانێت هێزی خۆی بە هەر شوێنێکدا بسەپێنێت بەو شێوەیە تاریکی بکات. جا هێزەکەی ئەوەندە زۆرە کە تەنانەت ڤالارەکانیش ناتوانن شوێنەکەی ڕووناک بکەن و ناتوانن ئەو بڵێن ئەو تاریچێکە ئەو دروستی کردووە ڕووناچی بکەنەوە و زۆر زۆر زەحمەت دەوێت بۆ ئەوە بەتایبەتی بۆ ئەو بڵێن ڤالارانەی کە بڵێن لاوااستر لە چاو بڵێن سەرچیەکان، بەڵام بەگشتی ڤالارەکان زەحمەتێکی زۆر دەبین لەبار ئەو تاریچەی کە ئەو بڵاوی دەکاتەوە. هەر بۆیشە کاتێک مێرکۆر ئەنگۆلیانتی بینی ڕێکەوتنێکی لەگەڵ کرد بەیەکەوە ڕێکەوتن کە ئەگەر بڵێن ئەنگۆلیان کە جۆرە بڵێن جاڵجاڵۆکەکەیە کە درندەکەیە ئەگەر ڕێگاکە تاریک بکات، ئەو ڕێگایە کە مێرکۆر دەیگرێتە بەر تاریک بکات لە بەرامبەر ڤالارەکان ناتوانن ڕێگاکە بە ڕووناچی ببینن، وەک بڵێن ئەو ئامانجانێک کە مێرکۆر دەیگەیەنێ بتوانێت لە تاریکی بە ئارزووی خۆی بیگەێنێت. ئەگەر ئەنگۆلیان ئەو کاری بۆ بکە لە بەرامبەردا مێرکۆر بەڵێنی ئەوەی پێدا کە بیگەێنێت بە ئامان و ئەو دوو ڕووناچی ئەو دوو بڵێن دارە کە زۆر زۆر بەناوبانگ لە ئامان هەن کە
بڵێن دوورگەکە ڕووناک دەکەنەوە ڕووناچی ئەو دارانە پێشکەش بە ئەنگۆڵیان بکات تا ڕووناچیەکان بخوات. لە ساڵی 1495 ساڵی دارەکان بۆ یەکەم جار تاریچیەکە کەوتە ناو ڤالینۆر. بۆ یەکەم جار تاریکی ئەوان گەیشت بە ڤالینۆر کاتێک ئەوان لە کەنارەکانی ڤالینۆر تێپەڕ بوون وە توانیان بگەن بە دوو دارەکان. لەوێ ئەو ڕمەی کە مێلکۆر پێی بوو لەگەڵ دەستەکان و بڵێن ئەو جۆرە قاچە تیژانێک کە ئەنگۆڵیەن هەیەی کە جاجارۆکەیە بەیەکەوە بەردارەکان کەوتن لە دارەکەیاندا. هەر بۆیەشە دارەکە تووشی تاریکیەکی ژەهراوی بوو کە دەتوان بڵێم تا هەتایە بە تەواوی چاک نەبوویەوە. ئەو دوو دارانە بە شێوەیەک ڕووناچیەکەیان تاریک بوو، بە شێوەیەک تاریکی لەگەڵیان تێکەڵاو بوو کە دەتوان بڵێن تا هەتایەش بە تەواوی چاک نەبوونەوە ژەهراوی بوون. بۆیشە ئەمان ئەوەندە تاریک بوو، ئەوەندە بڵێن دوورگەکە کەوتە ناو تاریکیەکەوە کە هەریەکە لە ڤالەرەکان وە ئێلدارەکانیش کە بڵێن جەماعەتی ئەلڤەکان و ئەوانن بەیەکەوەش نەیانتوانی کە چارەسەیەک بۆ بدۆزنەوە، نەیانتوانی کە ڕووناچی بدەنەوە بە دوورگەکە. لەو کاتەدا دوورگەکە وەک بڵێن کەوتە ناو تاریکێکی زۆر. هەر بۆیەشە لەو کاتدا کە بڵێن لەو ئەرکیان سەرکەوتوو بوون مێلکۆر ئامانجێکتری بڵێن هەوڵ بۆدا هەوڵی بۆ ئامانجێکتردا ئەویش کە بگات بە فێنۆر و هەریەکە لە سیلماریەکانی لێبسێت، ئەو سیلماریانە ئەو گەوهرانەی لێبسێت و ڕووناچی ئەو سیلماریانە و ئەو گەوهرانە بۆ خۆی ببات. جا بێگومان هەریەکە لە فێنۆر و فینوەی باوچی و بڵێن جەماعەتی ئێلدارەکان بەتابەت نۆردۆر و ئەوانە کە ئەو جەماعەتی ئێلڤانە بوون لە قەڵایەک دەژیان کە پێی دەوترا فۆرمێنۆس. لەو قەڵایەدا دەژیان. مێلکۆر چوو بۆ ئەو قەڵایە و لەوێ هێرشی کرد بۆ سەر فینوێ کە باوکی هەرێکە لە فێنۆر و فینگۆڵفین و ئەوانەیە هێرشی کردە سەر ئەو وە فینوێی کوشت و لە هەمان کاتدا سیلماریەکانیشی برد، سیلماریەکانی بۆ خۆی هەڵگرت و ڕۆیشت بۆ ئەو جارە لە ئامان چویە دەرەوە. ئەو جارە چویەوە بۆ میدل ئێرث، چوە ئەو شوێنەی کە پێشتر لێ بوون کە پاش کەمێشتر باسی لێوە دەکەم، بەڵام چووە بۆ ئەوێ لەوێ خۆی شاردەوە واتە ناوچەکە تەواوی بووە تاریکی وە سیلماریۆنەکانیش لەگەڵ خۆی برد و لە هەمان کاتدا فینوێشی کوشت کە دەکاتە باوکی هەریەکە لە فێنۆر و فینگۆڵفین و ئەوانە. بەو شێوەیە ئامان بە تەواوی تاریک بوو، بە تەواوی وەک بڵێن لە ناوچوو بەرەو لە ناوچوون چوو. تەنانەت یاڤانە و نیەنا چەندە هەوڵیاندا کە دارەکان پارێزن بەڵام نەیانتوانی کە دارەکان پارێزن، بۆیە ڕووناچی دارەکان لە ناوچوو. تەنانەت وای لێهات کە تاکە ڕووناچی دارەکان تاکە سەرچاوەی ئەو ڕووناچیەکە بمێنێتەوە لە ناو ئەو گەوهرانە بوو کە ئەویش ئێستا لە دەست مێلکۆر بوون کە دزی بووی کە گەوهرەکانی سیلماریۆن بوون. ئەو سەردەمە بە تاریککەوتنی ڤالینۆر ناودرا. ئەو ناوچەیە کە ڤالینۆرە کە دوورگەی ئامان دەکەوێتە ئەوێ ئەو شوێنە بڵێن بە تاریککەوتنی ئەو شوێنە و ڤالینۆر ناوندا ئەو کاتە. جا لەو کاتەدا فێنۆر وەک بڵێن زۆر دڵیشکە، زۆر بڵێن عاجز بوو، جگە لەوەی کە باوکی کوژرا بوو کە بریتی بوو لە فینوێ، باوکی ئەو کوژرا بوو و لە هەمان کاتدا گەوهرە بەنرخەکانیشی لێ دەستدابوون و ناوچەکەش تەواو وەک بڵێن تاریک کرابوو لەلایەن دوژمنێکی زۆر سەرسەخت و وەک بڵێن سەرەکیەوە. هەر بۆیەشە لەو کاتەدا نازناوی مۆرگۆثی لە مێلکۆرنا. تا ئەو کات هەر ناوی مێلکۆر بوو، بەڵام فێنۆر ئەو کاتە نازناوێشتری بۆ مێلکۆردانا کە پێی گوت مۆرگۆث کە زیاتر لە مێژوودا بە مۆرگۆث ناسراوە. مۆرگۆثیش وەکو نەفرەتیەک وایە، وەکو زۆرێک لە جنێ و زۆرێک لە ناوی خراپ وایە کە بە مانای دوژمنی تاریکی دێت، دوژمنی تاریک و لە هەمان کاتدا دوژمنی بڵێن سەرسەختی تاریکی و خراپەکاری دێت. یعنی بەگشتی مۆرگۆث بە مانای دوژمنێک لە تاریکی یاخود ئەو دوژمنێک کە تاریکی دەهێنێت لەگەڵ خۆی بەو مانایە دێت و ئەو جۆرە نەفرەتیە یاخود ئەو جۆرە وشە نەفرەتیە لەلایەن هەریەکە لە فێنۆر تایبەت کراوە درا بە مێلکۆر و لەو کاتەدا ناوی مۆرگۆثی لێنرا. هەر لەو کاتەشدا بوو کە فێنۆر سوێندێکی خوارد لەگەڵ هەموو براکانی خۆی کۆ بوویەوە، سوێندێکی خوارد کە سوێندێکی زۆر گەورە بوو. سوێندی خوارد کە لەگەڵ هەر کەسێک دژایەتی بکە، دژی هەر کەسێک بۆستێتەوە کە ئەو کەسە بێتە سەر ڕێگەی. ئەگەر کەسەکە باش بێ، ئەگەر کەسەکە خراپ بێ، ئەگەر کەسەکە تەنانەت بڵێم ڤالار بێ، ئەگەر کەسەکە لە ئێلدار بێ لە خۆیان بێ، ئەگەر کەسەکە لە هەر کەسایەتێک و لە هەر جۆرە بڵێم بوونەوەرێک بێ، ئەگەر بێتە سەر ڕێگای و ڕێگری لێ بکە ئەوە دژی دەوەستێتەوە. ئەویش ئەگەر ڕێگری لە چی بکە، ئەگەر ڕێگری لەوە بکە کە بچێت و هەم بە دوای گەوهرەکانی خۆیدا بچێ، هەمیش تۆڵی خانەوادەکەی خۆی بکاتەوە، تۆڵی باوکی خۆی بکاتەوە کە بریتی بوو لە فینوێ، کە بریتی بوو لە خانەوادەی فینوێ. بڕیاری داوە بەڵێن دا و سوێندی خوا لەگەڵ براکانی خۆی
کە دژی هەر کەسێک بۆستێتەوە کە ڕێگەی لێ بکات لەوەی بچێت بەدوای ئەو گەوهرانە و لە هەمان کاتدا تۆڵەی خانەوادەی فیلمێ بکاتەوە. لە کاتی ئەو سوێند خواردنەیان ماندۆس کە یەکێکە لە ڤالارەکان بەڵام تایبەت کراوە بە بڵێن قەدەر و ئەو بابەتانە، یانی زیاتر لە بابەتی قەدەر و شت دەزانێ، لەوێ وەک بڵێن وەکو ئاماژەیەک جۆرە ئاماژەیەشدا لەبارەی چارەنووسی جەماعەتی هەرێکە لە فێنۆر و خانەوادەی فیلمێ بەگشتی کە ئەو سوێندیان خوارد. ئەو ئاماژەیەدا ماندۆس ئەو ئاماژەیەدا کە ئەو سوێند خواردنیان بەرەو هیلاکەت بەرەو لە ناوچوونیان دەبا وای دەکات کە ئەو بڵێن بەدواداچوون بەدوای ئەو گەوهرانە ئەو بڵێن سەرکەوتنێک کە دەیانێت بەدەستی بێنە داهاتوودا لە سەرنجام دەبێتە هۆی ناوچوونیان، دەبێتە هۆی بڵێن وێرانبوون و پەرتەوازەبوونیان. هەروەش دێت و ئەم جۆرە بڵێ قسەیە ئەم جۆرە نەفرەتە لەگەڵیان دەمێنێتەوە تا لە کۆتایی داوای لێ دێت بڵێن کێشە و گرفتێکی زۆر بۆ خانەوادەی فینوێ بەگشتی و بەگشتیش بڵێن بۆ ئێڵدارەکان و بۆ ئێڵڤەکان و ئەوانە کێشەی زۆر دروست دەکات ئەو سوێند خواردنەیە. تەنانەت ئەو کاتێک کە بڵێن ئەو ڕووداوەڕوودن ئەو کاتێک کە ئەو ڕووداوە کاریگەرانە بەسەر جەماعەتی نۆڵدۆردن پێی دەگوتێ یاخود ناو دەبرێت لە مێژودا ناو دەبرێت بە بڵێن دوورخرانەوە و دوورکەوتنەوە و بڵێن وەلانانی نۆڵدۆرەکان کە دەبین دوور دەخرێنەوە بە تایبەتی لەلایەن ڤالارەکان دوور دەخرێنەوە کە دواتر باسی دەکەین چۆن. ئەو ڕووداوەش دەتوان بڵێم سەرەتاکەی و دەستپێکەکەی هەرڕێک بەو سوێند خواردنە دەست پێ دەکات، چونکە ئەو سوێند خواردنە وەکو جۆرێک لە شۆڕش وا بوو دژی ڤالارەکان کە دەڵێ من تەنانەت دژی ڤالارەکانیش دۆستمە دژی هەر کەسێک دۆستمەوە کە بێتە سەر ڕێگام وەکو ئەوە بوو کە ڕاستەوخۆ شۆڕش دژی ڤالارەکان ڕاوگەیەنی، چونکە ڤالارەکان لەوانەیە لە هەموو شتێک بڵێن لەگەڵ ئەو نەبوو بن. لێرە فێنۆر وەک بڵێن جۆرێک لە سەر بەخۆی ڕاگەیان کە ئەو سوێندەی خوارد وەکو ئەوە بێت کە بڵێ من بڵێن منەتم بە کەس نییە سەر بەخۆم و هەر شتێک کە بمەوێ دەیکەم لە پێنا ئەوەی کە تۆڵەی خانەوادەکەی خۆم بکەمەوە لە هەمان کاتدا ئەو گەوهرانش بەدەست بخەمەوە. هەر بۆیە وەکو جۆرێک لە شۆڕشوا بوو دژی ڤالارەکان، هەر بۆیەشە لەو کاتەدا لە کە دەکاتە تەقریبەی سەدەی 15 کە دەکاتە سەدەی 15 دارەکان لەو کاتەدا ئەو شۆڕشە و ئەو دەستپێکی ئەو بڵێن دوورخرانەوەیە لەو کاتدا دەستی پێ کرد. دەتەنانەت توای لێ هات کە ئەو شۆڕشەکرا ڕاستە ئەوان بە خۆیان کە دواتر بە خۆیان هەوڵ دەدەن بڕۆن بە دوای مێرکۆر کە ئێستا ناونراوە مۆرگۆث خۆیان هەوڵیاندا بڕۆن و لە ناوچەکە دوورکەونەوە، بەڵام ئەگەر نەشت چوبان ڤالارەکان وەکو بڵێن وەکو خیانەتێک دەیان بینی هەر بۆیە دووریان دەخستنەوە. بۆیە ئەمە دەتوان بڵێن دەستپێکی بڵێن کێشەی نێوە هەریەکە لە ئێڵدار و جەماعەتی ڤالارەکانن کە هەریەکە لە ئێڵڤەکان و جۆرێک لە خاوەندەکانن کە سەرەتا دروست بوو. هەر لەو کاتشدا فێنۆر لەگەڵ کوڕەکانی خۆی سوپایەکەی خۆیان یاخود نۆڵدۆرەکانیان بەگشتی کۆ کردەوە و بڕیاریاندا لە کشوەرەکە بستنە دەرەوە. بەڵام لەلایەشتر زبراکەی ئەو کە فینگۆفنە کە دەکاتە بڵێن زبرای فێنۆر لای خۆیەوە سوپایشتر یاخود کۆمەڵەیەشتر لە نۆڵدۆرەکان پێکهێنا کە زۆر زیاتر بوون لەوانەی فێنۆر. جەماعەتی فینگۆفن زۆر زیاتر بوون لەوانەی فێنۆر، بەڵام لەوانیشەوە کۆمەڵەیەشتر بوونەوە، لەوانیش کۆمەڵەیەشتر جیا بوونەوە کە تەنانەت وەک بڵێن پارانەوە لە ڤالارەکان کە ڕێگەیان بدەن ئەوان لەگەڵ فێنۆر و ئەوان نەچنەوە بەڵکو بمێنەوە لە ڤالنۆر. یعنی دەتوان بڵێن بوون بە سێ بەش، بەڵام ئەوەی کە فینگۆفن هەیبوو لە هەمویان گەورەتر بوو. طبعاً لەو کاتەدا فێنۆر خۆی وەکو پاشای نۆڵدۆرەکان ناساند بوو، بەڵام ئەو جەماعەتێک کە لەگەڵ فینگۆفن بوون زۆربەیان ڕەتیان کردەوە کە فێنۆر وەکو پاشای خۆیان بناسێن. هەر بۆیە دەتوان بڵێم هەر لێرەوە دەبینی کە کێشە و گرفتی نێوان هەریەکە لە فینگۆفن و فێنۆر بڵێن زیاتر سەرچاوە دەبێت و زیاتر بڵێن گەورە دەبێت. لەو کاتێک کە نۆڵدۆرەکان دەستیان کرد بە گەشتکردن و ڕۆشتنیان لە ئامان و چوونیان بۆ ئەوەی کە بگەن بە مۆرگۆث، نامەیەکیان لایەن مانوێ بوو هات کە ڤالاری مانوەیە کە دەتوان بڵێم لە ڤالارەکان لە هەمویان گەورەترا، نامەیەکیان لایەن ئەوانەوە پێگەیشتووە پێی ڕاگەیاندن کە ئەو دژایەتیان ناکە یاخود ڤالارەکان بەگشتی دژایەتیان ناکەن کە ئەوان بەدوای ئامانجی خۆیان دابڕۆن، بەڵام لە هەمان کاتدا لێگریشیان ناکەن وەک ئەوەی کە بڵێ لیان دەگەڕێن بە ئارەزوی خۆیان. تەنانەت لە نامەکە نووسرا بوو کە لیان دەگەڕێن تاکو خۆیان وەک بڵێن عیبرەت وەرگرن لەو بەدواداچوونیان لەو بڵێن بەدواکەوتنەی مۆرگۆث خۆیان بە بڵێن بەکردداری خۆیان عیبرەت و پند وەربگرن لەو بەدواداچوونی خۆیان، بۆیە نەدژایەتیان دەکەن نە بڵێن لەگەڵیشان دەبن. لە حەز و خولیای ئەوەی کە
قەرارە خەڵکی خۆی ئازاد بکە، خەڵکی خۆی دەست بالارەکان دەربێنێت وە لە هەمان کادا تۆڵی خۆی بکاتەوە بە دوای مۆرگۆسدا بچێ. بڵێن بۆ جارێکتر فێنۆر سوپاکی خۆی نۆدۆرەکانی هەموو کۆ کردەوە و هەمویان بەیەکەوە وەکو گەشتێکیان کرد بۆ باکووری ئامان بۆ بڵێن دەرگاکانی تێریان تاکو لەوێ بە دوای مۆرگۆسدا بچن. چون بۆ باکووری ئامان هێشتا نەگەیشتون بە میدل ئێرث نەچونەتەوە میدل ئێرث، چون بۆ باکووری ئامان تاکو بگەن بە مۆرگۆس. بەڵام لایەشتر مۆرگۆس لەوێ نەبوو، بەڵکو مۆرگۆس و بڵێن ئەنگۆلیان کە جۆرە جاڵجاڵۆکە بوون هەریەکە لەو دوانە چووبوون بۆ ناوچەی بەلێریان کە دەکەوێتە میدل ئێرث. لەوێ وەک بڵێن کاری خۆیان دەکرد، لەوێ تا ئەستێک خۆیان شارد بوو دەتوان بڵێن. بەڵام لەوێ شتەکان بەخۆشی نەڕۆیشت لەنێوە هەریەکە لە بڵێن مۆرگۆس و ئەنگۆلیان. لەوێ ئەنگۆلیان داوای کرد، داوای لە مۆرگۆس کرد کە بڵێنەکەی خۆی باتە سەر، کە بەڵێنی پێدا بوو هەموو ڕووناچیەکەی پێ بدات. داوای لێکە کە بەڵێنەکەی خۆی باتە سەر جگە لە ڕووناچیدارەکان کە پێشتر پێدا و. بەڵام ئێستا کە دەیبینی هەندێک گەوهەر و بڵێن هەندێک بەردی بەنرخ کە ڕووناچیان هەیە لە دەست مۆرگۆسن بیدات بە ئەنگۆلیان تاکو بیخوات ڕووناچیەکان ناوبات. بەڵام لەوێ مۆرگۆس هەرچەندە بەردی زۆری پێدا، زۆر گەوهری جیاوازی پێدا، بەڵام ئەو گەوهرانەی پێێندا کە هەریەکە لە سیلماریلۆنەکان بوو کە سێدانە بوون تەنانەت کاتێک دەستی ئەویشان سوتاند بوو کە دەستی بەهۆی ئەو گەوهرانە سوتا بوو، بەڵام ئامادە نەبوو کە وازیان لێبێنێت. هەر بۆشە دژی ئەنگۆلیان وەستایەوە، خۆی و ئەو سوپای خۆی کە هەیبوو لەوێ کۆی کردبوونەوە دژی ئەنگۆلیان دژی جاڵجاڵۆکە وەستانەوە و ئەو گەوهرانی پێێندا لە بەرامبەردا جاڵجاڵۆکەکە نێردرا بۆ شوێنێکی زۆر تاریکی ئەو جیهانە. هەر لەو کاتەشدا مۆرگۆس گەڕایەوە و چوو بۆ ئەو قەڵای کە پێی دەگوترا ئانگبان کە پێشتر درا بۆ دەستی ساورۆن کە ساورۆن ئەو شوێنەی پاراستە بوو. پێشتر بینی بمان کاتێک مۆرگۆس ئەوی بەجێهێشتووە لە دەست ساورۆن ماوەتەوە و کاتێکی بالارەکان هێشان کردووە سەر ئەو شوێنە ساورۆن شوێنەکەی پاراستووە. هەر بۆیشە مۆرگۆس چوویەوە ئەو شوێنە و چەند جۆرە گەڕکانێکی لەوێ بڵێن دروست کرد، چەند جۆرە قەڵغانێکی گەرکانی لەوێ دروست کرد کە پێیان دەگوترا ثانگۆرۆدریم، کە ئەو جۆرە بورکانانە پێیان دەگوترێت ثانگۆرۆدریم و بوون بە جۆرێک لە قەڵغان کە زیاتر پارێزگاری لەو قەڵایە بکەن کە دەکەوێتە ناوچەی ئانگبان. هەر لەوێش تاجێکی تایبەتی بۆ دروست کرد، تاجی تایبەتی بۆ خۆی دروست کرد کە لە ناو تاجەکە سیلماریۆنەکان هەر سێ گەوهەری سیلماریۆن لە ناو تاجەکە دانرابوون و چوویە سەر تەختێکی پاشایەتی و تازەکەی لەسەر ناو و خۆی کرد بە پاشای میدل ئێرث. بەڵێ بەڕێزان با بۆ ئەمڕۆژ بەس بێت. ئەمڕۆ لە پاشابوونی مۆرگۆس و وەک بڵێن سەرکەوتنی خراپە تا ئێستا کۆتایی پێدێنین. ئینشاءالله لە ڤیدیۆکانی داهاتوو کاردانەوەی زیاتری فێنۆر و وەک بڵێن گەشتەکەی جەماعەتی ئەلدار و جەماعەتی نۆردۆر و ئەوانە باس لێوە دەکەن کە ئایا ئێڵڤەکان چۆن گەشتیان کرد و بابەتی تۆڵۆشتەکان زیاتر باس لێوە دەکەین. من ئوسامە ئەحمەدم، سوپاس.